شاری سلێمانی پایتەختی فکر و ڕۆشنبیری کوردستانە. زۆر بەجێیە کە لەم پایتەختی فکر و ڕۆشنبیریەدا زۆرترین ئیڤێنت و ڕووداوی فەرهەنگی و زانستی ڕوو بدە و زۆرترین پێشوازی لە ڕووداوە فەرهەنگی و ڕۆشنبیریەکان بکرێت. لەم ڕوانگەوە ئەرکی سەرشانی هەموو خەڵکی سلێمانیە، بە تایبەتی بژاردەی ڕۆشنبیران و زانایان و دانایان و ئەدیبان، مامۆستایانی زانکۆ، مامۆستایانی ئاینی، کەسانی خوێندەوار و هۆگری ئەدەب و معریفە و زانست بەشداری بکەن زۆر بە چڕ و پڕی بە تێر و تەسەلی لە سێمین پێشانگای نێودەوڵەتی کتێب کە بەڕاستی مای دڵخۆشیە، مای چاوڕۆشنیە، زامنکەری داهاتووی ڕۆشنی فکر و ڕۆشنبیریە لەم شارە خۆشەویستەمان. شاری سالم و نالی و کوردی، شاری مەحوی، شاری کاگەحمەی شێخ و شێخ معروفی نۆدێ، شاری مەولانە خالید و باقی سەروەران و سەردارانی مێژووی پڕ لە شانازی گەلەکەمان. بەم مناسبەیەوە پیرۆزبایی لە کۆمپانیای ئەتڵەسی ئەسیل دەکەم کە توانیویانە نزیکەی 200 ناشر بێننە ناو کوردستانەوە، 200 بڵاوکەرەوەی ئەدەب و معریفە و زانست و ڕووناکبیری بانگێشت بکەن و لە مەکۆیەکی وا زانستی و فەرهەنگیە کۆیان بکەنەوە و ببێ بە ژوانگەی شەیدایانی زانست و معریفە و ئەدەب و هوشیاری و ڕووناکبیری بۆ پێشەوە بەرە و زانستێکی زیاتر و معریفەیەکی قوڵتر و ئەدەبێکی ئینسانی تر.